ڕێزسڵاو بۆەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە بەرنمێکی تایبەت بە ساڵیادی شۆڕشی کرێکاری 1970 رووسیا لەگەڵێەوەی بەڕێز بەیەک دەگەینەوە. 100 ساڵ لەمەوبەر بە لە ڕێکەوتی 25 ئۆکتۆبری ساڵی 1970دا لە گەرمەی شەڕی جیهانی یەکەمدا چینی کرێکار و جەماوەری زەحمەتکێش لە رووسیا بە ڕێبەری و ڕێخەری حزبی بۆلشویک لە درێژەی دوو دەیەخەباتی سەخت و خوێناویدا نەتەنیا دیکتاتۆری تێزار بەڵکو دەستگای دەوڵەتی و سیاسی سەرمایهداری زاڵیان ڕووخاند و دەسەڵاتی کرێکاران و هەژاران و چەساوەکانیان لە وڵاتەدا جێگیر کرد. بەم بۆنەیەوە و بۆ قسەکردن لەسەر لایەنە جۆراوجۆرەکانی ئەو ڕووداوە کە ڕووداوێکی زۆر گرنگ و مێژوویە داوامان لە هاوڕێ کەریم ئەمانی ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە کردووە کە بەشداری بەرنامەکەمان بێت و گفتوگۆیەکمان ببێت لەم بارەوە. هاوڕێ کەریم ئەم کاتت باش و زۆر سپاس کە ئامادەی بەرنامەی تایبەتی ئەمڕۆمان بوویت. ئەم کاتەی ئێوەش باش هاوڕێ تالب، هەروەها ئەم کاتەی بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە باش و سپاس بۆ دەرفەتێک کە بۆتان فراهم کردو. زۆر سپاس بۆ بەڕێستان. هاوڕێ کەریم، وەک یەکەمین پرسیار لەوە دەست پێ بکەین کە ئەسەن شۆڕشی ساڵی 1970 زاینی لە رووسیا لە چ بارودۆخێکی جیهانیدا ڕوویدا؟ لە سەرەتای دەستپێکی بەرنامەکەدا پێم ئاماژەت پێکرد کە شۆڕشی ئۆکتۆبر لە رووسیا لە بارودۆخێکدا ڕوویدا کە لە گەرمەی یا بڵێن لە ناوەڕاستەکانی شەڕی جیهانی یەکەمدا بوو. بەهۆی ئەو شەڕەوە دەسەڵاتی تزار یا وڵاتی رووسیا بە شێوەیەکی گشتی دووچاری گەلێک قەیران بوو. لەباری نیزامیەوە تەلەفاتێکی ئێزگار زۆری نیزامی لێکەوت بوو. لەباری ئابووریەوە بارودۆخی ئابووری رووسیا بە تەواوی دارما بوو. خەڵک لە ژیانێکی زۆر دژواردا بوو. کۆمەلگای ئەو کاتی رووسیا بە دەلیلەوەی کە کۆمەلگایەکی نیمچە فێئۆدالی بوو، ئەکسەرەن زەوی و زارەکان و ئەو کەسانی کە بستا لەسەر ئەو زەویانە کاریان دەکرد بە شێوەیەک دەتوانین بڵێن لە ژێر هێژمونی و دەسەڵاتی فێئۆدالەکان بستا مالیکەکان و تەنانەت کلیساکانی ئەو دەمدا بوون و بە جۆرێک کاریان بۆ ئەوان دەکرد. کارێکی زۆر و تاقەت بروشێنیان لەسەر زەویەکانیان دەکرد، بەڵام داهاتەکەی بۆ ئەوان نەبوو. ئەوان لە ژیانێکی زۆر مەمە و مەژیدا بوون. داهات و بەرهەمی حاصلی ڕەنج و کاری ئەوان بۆ کلیسا و بۆ دەربە بوو خاوەن مالیکەکان بوون. لەو کاتەدا شەڕی جیهانی تقریبەن لە چون دوای ئۆکتۆبر حدودەن ساڵێکی بەسەردا تێدەپەڕێت کە کۆتایی بە شەڕەکە دێت. تەلەفاتێکی گیانی ئێجگار زۆری بەهێزی نظامی بە تایبەت لە رووسیا گەیاندبوو. ئەوە ببووە هۆی ئەوەی کە لە ناو رووسیەدا بە تایبەت لە ناو چین و توێژی کرێکار و زەحمەتکێش و کەشاوەرزدا ناڕزایەتیەکی زۆر قوڵ دروست ببوو نسبەت بە شەرایەتی دژواری ژیان. و تەنانەت ئەو هێزەی یا ئەو سەربازانەی کە لە بەرەکانی شەڕیشدا بوون بەهۆی ئەو تەلەفاتە ژیانیەی زۆرەی کە لە هێزەکانی بێستا سەربازی دەسەڵاتی ئەو کاتی تزار کەوتبوو، بەدەنەی هێزی نظامیشی ئەو دەسەڵاتە دووچاری جۆرێک شپرزەیی و لە حینی حاڵدا ناڕزایەتیەکی بەرین ببوو. هەر بۆیە ئەوە زەمینە ساز بوو بۆ ئەوەی کە ئێعترازاتێکی سەرتاسەری لە رووسیا لە زۆرێک لە شارە گەورەکانی رووسیا دەست پێ بکاوە بە تایبەت ڕۆڵ و نەخشی کرێکاران لەو ناڕزایەتیانەدا و بەتەبە کەشاوەرزەکان و بەشێکی لە سەربازان کە ئەو کات هێزی بەرەکانی شەڕی دەوڵەتی تزار بوون دەور و نەخشیان نوان. دیارە ئەمە ئەو بارودۆخە بوو کە تێیدا ڕوویدا، بەڵام ئەوە جۆرێک شتێکی کتوپڕ لە ناکاو نەبوو، بەڵکە شەرایطی رووسیا و ئەو ئینقلابە عەزیمەی کە تێیدا ڕوویدا پێشزەمینەیەکی زۆر دوورودێژی هەیە. لە پێشەکەشدا ئیشارەت پێکرد کە لە دوای دوو دەیەخەباتی چڕ و پڕ و شۆڕەشجێرانە
ئەم سەرکەوتنە مەزنە بەدەستات دلیلەکەشی ئەوە بوو کە ئەگەر تۆزە بگەڕینەوە بۆ دواوە ئەو شۆڕشە پێشزەمینەکەی لە 1905ەوە دەتوانین بڵین دەست پێ دەکا ینی شۆڕشی ئۆکتۆبر لە 3 قۆناغدا ئێمە دەتوانین بڵین دەست پێ دەکاوە لە نهایەتدا لە ئۆکتۆبردا بە سەرنجام دەگا بە سەرکەوتن دەگا. ساڵی 1905 ئەو کات بەهۆی ئەوەی کە هەرەو کاتی شۆڕەوی لە شەڕێکی زۆر سەخت و دژواردا بوو لەگەڵ ژاپۆن و هاوپەیمانەکانی و لەو شەڕەدا لە عەلەیهی ژاپۆن شکستی خواردبوو. ئەو شکستە ببوو هۆی ئەوە کە سەر ڕایەوەی کە لەوێشدا تەلەفاتێکی گیانی و نظامی ئێجگار زۆر بەر وڵاتی شۆڕەوی کەوتبوو. لە هەمان کاتدا بەستا باری ئابووری و ژیانی خەڵکی زۆر خستۆژێت تاسیرەوە و ئەو شکستە لە بەرابەر ژاپۆندا جۆرێک هەیمەنەی ئەو کاتی دەسەڵاتی تزاری خستە ژێر پرسیارەوە. ئەوە هۆکارێک بوو بۆی کە خەڵک لە بەرابەر ئەو دەسەڵاتەدا جۆرێک چۆن بڵێن جورئەتێک یا زاتی بەرەوڕووبوونەوە پەیدا بکە ورەیەک بگرێوە لە ناڕزایەتیەکی بەرین بەڵام لە هەمان کاتدا ئەڵبەتە ئاشتیانە و مەدەنی کرێکاریدا لە زۆر شارە گەورەکان ڕێپێوان و مانگرتن و حساباتی زۆر بەرین ئەو کات لە دژی بەستا لە پێناو ناندا لە دژی برسێتی لە دژی تەلەفاتی زۆری شەڕ لە بەرەکانی شەڕ لەگەڵ ژاپۆندا ئەو کات دەستی پێکرد و ئەو ناڕزایەتیانە بووە هۆی ئەوەی کە تزار لە سەرەتاکاندا یا هێزی نظامی تزار لە سەرەتاکاندا لەگەڵیان بەرەوڕوو بووە لە ڕۆژێکدا کە ئەگەر هەڵە بم لە 22 فێوریەی هەر ئەو ساڵەدا ینی 1905دا لە ڕۆژێکدا کە بە نێوی یەکشەمەی خوێنین ناو دەبرێت لە مێژوودا لەو ڕۆژدا کە ناڕزایەتی شێزگار بەرین لە دژی دەوڵەتی تزار دەست پێ دەکات هێزەکانی تزار هێرش دەکەنە سەر ناڕزایەتی و ئێساباتی ئاشتیانەی خەڵک و بە سەدان نەفەر لەو هێرشەدا دەبنە قوربانی و قەتڵ ئامیان دەکەن. ئەوە دەبێتە پێشزەمینەی ئەوەی کەیتی بە دوای ئەو کوشتارەدا بەستا توێژی کرێکار و زەحمەت چێژ و بەتایبەت هێزی سەرباز بەشێک لە نیروی نظامیە سەربازی ئەو کاتی شۆڕەوی و لە پەنایدا بەستا چینێکی مامناوەندی جوتیاران یا کشاوەرزانیش هاتن بوون بە هێزێکی زۆر کاریگەر و دەستیاندایە مانگرتن و حساباتێکی بەرین لەو کاتەدا. ئەو ئەتساباتانە لە سەردەمی خۆیدا ئەوەندە کاریگەر بوون کە دەوڵەتی ئەو کاتی تزاری ناچار کرد هەندێک ڕێفۆرم لە خۆی نیشان بدا. ئەو کات دەسەڵاتی بنەماڵەی تزارەکان جۆرێک بوو کە ئیتر لە ئەمری واقعیدا هیچ پارلمان و بەستا دام و دەستگایەکی یاسایی بوونی نەبوو ئەوەی کە دەکرا لەلایەن ئەو بنەماڵەوە یانلایەن ئەو سلسلە بەستا دەسەڵاتەوە بەڕێوە دەبرا هەر بۆیە ئەو کات و لەو شەرایطدا و دوای ئەو کوشتارە و دوای ئەوەی کە خەڵک زۆر معتەرز بوو هێزی کرێکار و زەحمەت چێشە و کات لە ئاسێکی زۆر بەریندا لە دژی ئەو جینایەتەی تزار هاتنە مەیدان و شەقامەکانیان داگیر کرد تزار ناچار بە پاشەکشە بوو ناچار بەوەی کە هەندێک ڕێفۆرمی ناوخۆیدا کرد یەک لەو ڕێفۆرمانە ئەوە بوو کە ئەو کات بەستا مەجلیسێکی بەناوی مەجلیسی دۆما کە هەتا ئێستاش لەگەڵ بێت بەوە دەناسرێت ئەو مەجلیسەی دامەزراند و لەوێدا بڕیارێکی دەرکرد کە لەوە بەولاوە هیچ بڕیارێک بەبێت تەسویب لەو مەجلیسەدا ئیجرایی نابێت. ئەوە بۆ بووکە لەو کاتدا بستان ناڕزایەتیەکانی پێدا مرچێنێتەوە و لە عینی حاڵدا بەدانی هەندێک ڕێفۆرم زەمان بکرێت بۆ ئەوەی کە ئەو قەیرانە تێپەڕ بکات. بەڵام دانی ئەو ئیمتیازانە و تەشکیلی ئەو مەجلیسی دۆما لەو کاتدا خۆی لە خۆیدا کرانەوەیەکی دروست کرد. ئەو کرانەوەیە بووە هۆی ئەوەی کە هەر لەو کاتدا بێستان لەگەڵ بەهێزبوونی ناڕزایەتیەکان و لەگەڵ هێزگرتنی ناڕزایەتیەکان شۆڕاکرێکاریەکانیش ئەو دەم لە ئاستێکی بەریندا دامەزران و ئەو شۆڕاکرێکاریانە
دەیانتوانی بێستا ناڕزایەتەکانی خەڵک سازماندەیی بکەن تەسیرێکی زۆر کاریگەریان لەسەر بەرەو پێشبردننی شۆڕش و ناڕزایەتەکانی خەڵک بوو ڕێخستنی خەڵک بوو لە هەمان کاتدا بوون بە هێزێک لە مقابلی دەسەڵاتی ئەودەمی تزاردا. ئەمانە لەو کاتدا یعنی ئەوەی کە ئەو پێشینێ باز دەکەم لەبەرەوەیە کە دەڵم ئەو کرانەوەیە ئەو ئیمتیازانەی کە لە ڕووی هێزی بێستا لە ترسی بەرینبوونەوەی ئەو ناڕزایەتیانە ئەو کات قائل بووە بە ڕسمیەتی ناسی بەڵام لە درێژماوەدا بوو بە پێشزەمینەیە کە هێزی کرێکار و بەتایبەت بەرەی چەپ و سۆسیالیستی ئەو سەردەما تێیدا بەهێز بوو شۆڕاکرێکاریەکان لە ئاستێکی بەریندا شکڵیان گرت ڕۆڵی زۆر کاریگەر و بەرچاویان لە ڕەوتی بەرەو پێشبردننی شۆڕشەکاندا دەبردووە بێستا بە پاڵپشتی بەشێک لە هێزی نظامی ئەو کاتووە کەشاوەرزەکان ئەو بێستا چینی مامناوەندی کەشاوەرزەکان ئەوانە لە ژێر ڕێبەرایەتی یا متشەکل بوون لەنا ئەو شۆڕانەدا بێستا بەردەوامی ئەو شۆڕش و ناڕزایەتیانەی 1905یان تەداوم پێدا تا لە نهایەتدا دیارە ئەو کرانەوانش یا ئەو ڕفۆرم و دروستکردنی تەنانەت مەجلیسی دۆما و کۆمەڵێک لەو ئیمتیازانێک کە ئەو کات بە زەبری ناڕزایەتیەکان ناچار بوو دەوڵەتی تزار بیدا بەڵام لە هەمان کاتدا دەوڵەتی تزار لە قدرەتدا هەروە مابوو دەسەڵاتی بەسەر وڵاتەکەدا هەروە زاڵ بوو زۆر شت هەر بەو شێوە لەژێر دەسەڵات و قدرەت و هەیمەنەی ئەواندا بوو هەر بۆیە ویست و خواستی ئەو کاتی بێستا چینی ناڕازیە چینی کرێکار و ئەو توێژە ناڕازیانە نەیتوانی جواب وەربگرێتەوە هەتا ئەوەی کە لە دووبارە لەسەر لە نوێ لە قۆناغێکی دیکە ئەڵبەتەوە قۆناغێکی دوور درێژە 2005 هەتا 2007 خوددەن 12 ساڵی بەسەردا تێدە پەڕدێ بەڵام ئەو شۆڕشە بێپسانەوە کەم و زۆر ئەو ناڕزایەتیانە ئەو وەزعە شپرزە ئابووریە ئەو لاوازبوونی مدام و بەردەوامی بێستا هێژمونی دەسەڵاتی پاشایەتی یا ئەو سڵتەی تزارەکان بەردەوام بوو هەتا لە فێوریەی 1970دا ئەو کاتیش بەهۆی ئەوەی کە شۆڕەوی چوو بووە شەڕی بێسلا بەرەی شەڕی جیهانی یەکەمەوە شەڕی جیهانی یەکەم چەندی ساڵی بەسەردا تێپەڕ بوو رووسیا بووە بەشێک لەو شەڕە و لەو شەڕەدا بە ملیۆنها ئینسانی تێدا چووە بە تایبەت بێستا لە هێزی چینی کرێکار و لە سەربازەکانی و لە خەڵکی هەژار و برسی ئەو وڵاتە ئێجگار زۆر تەلەفاتێکی بەرچاوی وەبەرکەوت بوو ئیقتصاد و باری ئابووریەکەی بە تەواوی لەبەر یەکدار مابوو وەش زەختێکی ئێزگار زۆر کەوت بۆ سەر ئەو چین و توێژی بێستا کەشاوەرزەی کە لەسەر زەمینەکان کاریان دەکرد بەڵام هەر ئەو کاتی بەرهەمەکانیان زیاتر بۆ دەسەڵات و سەرفی کەرەسەی شەڕ و بەرەی شەڕ و تەمینی پێداویستەکانی شەڕ دەکرا بۆیە لەو کاتەدا بازم ئەو شەرایطەی کە لە شۆڕەویدا پێش هاتبوو بەهۆی ئەو شەڕەوە دەسەڵاتی تزار ئەوەندەی دیکەش لاواز بوو بۆیە زەمینەیەکی دیکە فراهەم بوو بۆی کە بۆ جارێکی دیکە بەڵام لە ئاستێکی وشیارانەتر ڕێکخراوتردا سەر لە نوێ توێژی کرێکار و زەحمەت چێش و ئەو کات زیاتر لەژێر هەژمونی بەئیسلا ڕێکخراوێکی چەپ و سۆسیالیست و کۆمۆنیستی وەکو بۆلشیویکەکان بەڕێبەرایەتی لنین ئەگەر چیتە ئەو کات لنین لە تاراوگە دەژیا دوور خراپەوە بەڵام ئەوە بەردەوام بێستا ئەو شۆڕشەوتم بێپسانەوە لە ئارادا بوو لەو خۆناغەدا سەر لە نوێ ئێسابات و مانگرتن و ناڕزایەتی کرێکاریەکان لە ئاسێکی زۆر بەریندا دەستی پێکرد ئەو ناڕزایەتیانە لە ماوەیەکی نەچەندان دووردا توانیان یعنی دەوڵەتی تزاریان ناچار کرد کە لە دەسەڵات لابچێ لە دەسەڵات کشایەوە و بەجێگای ئەو دەسەڵاتێکی یا بڵێن حکوومەتێکی کاتی دامەزرا ئەو حکوومەتە کاتیەش لە فێوریەوە هەتاوەکو حوتی نوامبر یا دەبێتە 25 ئۆکتۆبری ئەو کاتی بێستا بە ڕۆژژمێری رووسیا لە ماوەی هەژنۆ مانگەدا نەیتوانی بازم ئەو دەسەڵاتەش ئەو جۆرەی کە پێویست بوو وڵامی ویست و خواستی
ناڕازیان ئەوانەی کە بەستا ئەو شۆڕشیان وەڕێخست بۆ ئەحساب و ناڕزایەتیان بەڕێوە دەبر بداتەوە. هەر بۆیە لە مانجی ئۆکتۆبردا ئەو دەمێتر بە دیارە لەو فاصلەدا بەر لە نوامبر لە ئۆکتۆبر و یان ئەو 25 ئۆکتۆبر رووسیە و 7 نوامبردا بەر لەوە لێنین ئەوە بڵین دەگەڕێتەوە رووسیە و ڕێبەریەتی ئەو شۆڕش و ناڕزایەتیانە دەگرێتە ئەستۆ و زۆر بە ژیرانە ئەو هەلە دەخوازێتەوە لە 6 ئەگەر هەڵە نەبم یا 24 بێستا ئۆکتۆبر و 6 نوامبری 1970دا ئیتر بڕیاری یەکلاکردنەوەی ئەو شۆڕشە دەدان لە دژی بێستا ئەو دەسەڵاتە مۆقەتە کە ئەو کات لەسەرکار بوو نەیتوانی بوو جوابی ویست داخوازەکانی خەڵک بداتەوە. ئەوە بوویتر بە لەو هێرشەدا بە پەلامارێک بۆ سەر ئەو کاخی زمستانی بەیستا و شوێنی دەسەڵاتی حکوومەتی کاتی کاخی زمستانی بەدەستەوە دەگرن ئیتر وردەوردە تەواوی ناوەند و دام و دەستگا دەوڵەتیەکان لە هەموو شار و ناوچەکان تێک دەڕوخێنن دەکەوێتە دەستی بێستا ناڕازیان کە ناڕازیان بە شێوەیەکی گشتی دەور و نەخشی ئەو شۆڕایانەی کە باسمان کرد وەکو پێشزەمینە لە 1905دا تشکیل بوون ئەم لەم بێستا مەقتەعەی شۆڕشدا ئیتر ببوونە دەسەڵاتێکی سێبەر دەسەڵاتێکی واقعی لە بەرابەر دەسەڵاتی حکوومەتی کاتیدا. یعنی ئەمەلەن ئەگەر لەسەرەوە دەسەڵاتێک بوو بە ناوی ئەو حکوومەتە کاتیە بەڵام لە حاشەیدایە لە بەرابەریدا شۆڕاکان بوون کە دەسەڵاتی واقعی کاروباری ناوخۆیان بەڕێوە دەبر وە خەڵک و ئاڕەکەریم بوو لێرە کۆمەلگا ببوورم نەو جملێ تەواو بکەم هەموو چینی تۆژەکانی کۆمەلگا لەو کاتدا لەژێر تەسیر و ڕاهنمودی ئەو شۆڕانەدا دەبن و بە ڕێژەی چێزگار زۆر جەزبی ئەو شۆڕان دەبن. هەر بۆیە تەوازونی هێز بە خازانجی ئەو شۆڕانە بە خازانجی بەرەی ناڕازیان و بەئێستا هێزی شۆڕەجێڕی ئەو کات دەگۆڕدرێت و حکوومەتی کاتیش تێک دەڕوخێ و بێستا دەستپێکی دامەزراندنی و حکوومەتی کرێکاریە کە ئەمە ئەمڕۆ لەسەر ساڵیادەکەی قسە دەکەین. بەڵێ هەر ئەو شۆڕشە گەورەیە کاریگەریەکی زۆریە بێت لە رووسیەدا وەک لە بەشی ناوخۆداوە لە سەر دنیاش ئەمە شۆڕشێکی زۆر گەورەیە لە ئاستی دنیادا و دیارە کاریگەریەکی زۆر گەورەی بووە. ئەگەر باسێک لە کاریگەری ئەم شۆڕشە لەسەر ئاستی دنیادا بکەین لەو بارەیەوە قسەمان بۆ بکەن. کاریگەریەکانی ئەو شۆڕشە هەروەکو ئەوەی کە ئێستا ینی دوای 108 ساڵ ئێمە قسە لەسەر لایەنەکانی دەکەین لەسەر خاڵە پۆزتیڤ و نێگەتیڤەکانی دەکەین دەلیلەکەی ئەوەیە کە زۆر کاریگەر بوو. یعنی شۆڕشێکی لە نەوەی خۆیدا لە مێژوودا بێوێنە بوو نمونەی نەبوو لە تاریخی بەشەریەتدا هەتا ئەو کات بەو واتایی کە بۆ ئەوەڵین بارێک بوو کە شۆڕشێکی کرێکاری توانی دەسەڵاتێکی کرێکاری جێگیر بکات. بەئیسلا بیرۆکەیەکی کۆمۆنیستی و سۆسیالیستی توانی لە دژی سیستەمێکی چەند ساڵەی کاپیتالیستی بەئیستا هەڵبستێ ڕابپەڕێەوە لە عینی حاڵدا توێژێکی چەساوە کە بەردەوام بێستا چەساوەترین ستەم دیتوترین توێژی کۆمەلگا بووە و هەموو ئامرازەکانی ئەو جامعە و ئەو کۆمەلگای لەلایەن ئەو توێژەوە بەرهەم هاتوون بەڵام هیچ کاتێک نەیانتوانی بوو لە بەرهەمی بێستا ڕەنجوکاری خۆیان بەهرەمەند ببن توانی بۆ یەکەم جار ئەو توێژە بەدەسەڵات بگەێنێ و لە عینی حاڵدا ئیسباتی کرد کە چارەنووس بێستا سیستمی کاپیتالیستی سیستمی ئیمپریالیستی و سەرمایەداری سیستمیشی ئەبەدی و بێستا چارە هەڵنەگر نییە بەڵکو ئیمکانی لابردنی و لە عین حاڵدا جایگوزینکردنی وەکو ئالتەرناتیڤێکی کرێکاری و سۆسیالیستی هەیە لە شوێنی کە شۆڕشی بێستا ئۆکتۆبر ئەوەی سەلمان لە هەمان کاتدا ئەو شۆڕشە بە دەلیلی ئەوەی کە لە کاتێکدا بە سەرکەوتن گەیریکە جیاواز دەوەی وتمان رووسیا لە ناوخۆیدا دووچاری ئەو بێستا
نسکویانە بوو دووچاری ئەو هەموو خەیرانە بوو لە ئاستی دنیاشدا سیستمی سەرمایه‌داری و ئیمپریالیستی جیهانی دووچاری بێستا لە قوڵترین قەیرانەکانی خۆیاندا بوون، دووچاری ئەو تەزاد و ناوکۆچەکانی ناولایەنەکانی ئیمپریالیزمی جیهانی گەشت بوو بە لووتکە لە ئەوجی قوڵبوونەوەی خۆیدا بوو و شەڕی جیهانیش یەکێک بوو لە هۆکارەکانی ئەو ناوکۆچانەی سیستمی ئەو کاتی بێستا ئیمپریالیزمی جیهانی لەسەر دابەشکردنی ناوچە و هەژمونی و دەسەڵات و بێستا پەیداکردنی بازار و هێزی کاری هەرزان و زۆر شتی دیکە بۆ خەرەبووکردنەوەی زیان و بێستا بەرەو پێشبردننی ئامانجی ئەو سیستمە کاپیتالیستیە. لە عینی حاڵدا هەر ئەو لەو سەردەمەدا لە زۆربەی وڵاتەکان بێستا هەر لە ئاسیا و لە وڵاتانی ئەمریکای لاتین و لەوانە لە زۆر شوێنی دنیا مەجموعەیەک بزوتنەوەی ئازادی خوازی جنبشی ئازادی خوازی لەو کاتانەدا لە ڕێدا بوون کەوتبوونە ڕێ بزوتنەوەی کرێکاری لە ئاستی دنیادا و بەتایبەت لە وڵاتانی ئەوروپا بەردەوام لە گەشەکردندا بوو و لە هەمان کاتدا یعنی منزومەوە ئەو شرایطە بەردەوام بوو بۆیە وەختێک شۆڕشی ئۆکتۆبر ڕوودەدا و بە دوای هاتنە سەرکاری دەسەڵاتی کرێکاری لە رووسیا یەکێک لە ئەولوێتەکانی ئەو دەسەڵاتە کرێکاریە لە رووسیا و دەسەڵاتە کۆمۆنیستیا ئەوە دەبێت کە بێستا ئەو شۆڕشە پەرە پێ بدات بۆ وڵاتەکانی دیکەی دنیا بە دەلیلی ئەوەی کەوتمان ئەو پێشزەمینانەی کە ئیشارەم پێکردن بێستا بەردەوامبوونی گەشەی بزوتنەوەی کرێکاری لە زۆر وڵات و لە هەمان کاتدا بوونی جنبشە ئازادی خوازەکان کە ئەو دەم بە زۆری ئەو جنبشانە لە عەلەیهی ئەو سیستمی ئیمپریالیستی بوون بۆی کە بێستا زۆربەی وڵاتەکان لەژێر مستەعمرەی ئەو هێز ئیمپریالیستانەدا بوون و ئەو جنبشانە بۆ ئازادی ئەو وڵاتانە لەژێر هێژمونی و هەیمنەی ئەو سیستمەدا یا ئەو وڵاتە زلهێزانەی ئەو کاتە ئیمپریالیستەکانی ئەو کاتدا کەوتبوونە ڕێ ئەو شۆڕشە بوو بە جۆرێک ورەی بەخشی بەو جنبشانە ورەی بەخشی بە هێزی کرێکار و بە جنبشی کرێکاری لە ئاستی دنیادا و لە هاوکات بە بێستا هاتنە سەرکاری ئەو شۆڕشە جنبشە سۆسیالیستەکانی ئەو کات کە بە زۆری سۆسیال دموکراتەکان بوون لە وڵاتەکانی دیکە لە ئیتحادیەکدا بە نێوی بێستا ئیتحادیەی یا ئینتەرناسیۆنالی دووەم کە زەرفێک بوو بۆ یەکخستن و ڕێخستن و سازماندانی بزوتنەوە سۆسیالیستەکانی ئەو سەردەم لە هەموو وڵاتەکان و لە ئاستی جیهاندا و بەتایبەت لە وڵاتانی ئوروپا و لە ئەمریکای لاتین و تەنانەت ئاسیاش بۆیە ئەم شۆڕشە بوو بە پاڵپشت بوو بە هاندەر بوو بە تەنانەت هەوێنی لێک نزیک بوونەوە و بەهێزکردنی ئەو بزوتنەوانە لە ئاستی دنیادا لە هەمان کاتدا ئەو ئاراستەیە یا ئەو پشتیوانی و چ لە باری بێستا کردداری چ لە باری معنەویەی کە بووی و لە عینی حاڵدا ئەو تەسیرەی کە ئەو بزوتنەوانە وەریان گرتبوو چ جنبشی کرێکاری چ جنبشە ئازادی خوازەکان چ تەنانەت حیزبە سۆسیالیستەکانی ئەو کات ئەوە ببووە هۆی ئەوەی کە مەترسیەکی گەورەی خست بوو دڵی دەسەڵاتدارانی دیکە لە وڵاتەکانی و بەتایبەت لە بێستا لە وڵاتەکانی غەرب لە ئەوروپا و ئەو وڵاتانەی ناچار کرد لە ترسی ئەوەی کە ئەو شۆڕشە لە وڵاتەکانی دیکەش گەشە نەکات و بەسەرکەوتن نەگات و ئەو سەرنەویشتێکە لە رووسیا دووچاری بوون دووچار نەبن ناچار بوون لە ترسی هەژمونی ئەو شۆڕشە و پەرسەندنی ئەو شۆڕشە مەجبور بە دانی کۆمەڵێک ئیمتیاز بوون بە بزوتنەوەی کرێکاری لە واقعدا لە ئاستی دنیادا ئەگەر تا ئەو کات
بزوتنەوەی کرێکاری لە هەموو وڵاتەکان لە ئاستێکی ئێجگار زۆردا دەچەوسانەوە بە سەعاتکاریشی ئێجگار زۆر بە حەقدەستێکی زۆر کەم حەقی ڕێیدان بوونی نەبوو بێستا شتێک بە ناوی یەکسانی ژن و پیاو بوونی نەبوو ژن حەقی ڕێیدانی نەبوو زۆر مەوارەی دیکەی ئاوا شتێک بە ناوی بیمەی بێکاری و حقوقی بێستا خانەنشینی و ئەمانە تا ئەو کات ئەسەن بوونی نەبوو بۆیە ئەو وڵاتانە ناچار بوون لەو سەردەمەدا لە ژێر کاریگەری و هێژمونی ئەو شۆڕشەدا ناچار بوون بۆ ئەوەی ئەو شەڕە لە خۆیان دوور بخەنەوە تەزمینی دەسەڵاتەکان بکەن لە داهاتوودا مەجبور بەدانی ئەو ئیمتیازاتانە بوون بە بزوتنەوەی کرێکاری لە ئاستی دنیاداوە ئەوەی کە لە مێژوودا ئێمە بارەها زۆر جار لە وتار و لە نووسراوە و لە هەڵسەنگاندن و شرۆڤەکاندا باسیەوە دەکەین کە هیچ یەک لە دەستکەوتەکان یا ئەو بێستا شتێک کە وەکو ژیانێکی بۆ ئینسانەکان شیاوە چ لەباری ئازادی بەیان چ لەباری حەق و حقوقێکی شیا و چ لەباری بێستا سەعاتکاری گونجاو و شەرایەتی کاری مناسب هەموو ئەوانە بەهۆی بێستا خەبات و تێکۆشان و قوربانیدانی بزوتنەوە چەپ و کۆمونیستەکان و لەوانە هێزی کرێکار و بەتایبەت لەژێر کاریگەری انقلابی شۆڕەویەوە بەر لەویش تەنانەت لە کۆمۆنی پاریسدانی ئەوانە نمونەیەک بوون ئۆلگۆیەک بوون لەوەی کە هێزی کرێکار حزبە چەپ و کۆمونیستەکان بتوانن بیسەلمێنن کە بێستا ئەو چارە نووسەی کە سیستمی کاپیتالیستی سەرمایەداری سەپاندوویەتی بەسەر دنیای بەشەریەتدا قابلی هەڵگەڕانەوەیە و دەکرێت بگۆڕدرێت بە شەرتێک کە ئیرادەی بێستا ئەو ئاڵوگۆڕەبوونی بێوە ئەوەش لە هێزی یەکگرتووی چینی کرێکاردا لە وەهلێ ئەوەڵدا و دواتر ڕێبەریەتی حیزب و ڕێکخراوێکی چەپ و کۆمۆنیست و شێلگیر کە بتوانێت ئەو بزوتنەوانە ئاراستە بکە ئەو شۆڕشانە ڕێک بخاتوە لەو پێناوەدا بێستا بەرەو گەیشتن بە ئامانجەکانیان سازمانیان بێت. بەڵێ هاوڕە کەریم سەر ڕای دەر و کاریگەریە بە شاوانەی کە لە ئاستی جیهانیشدا ئەم شۆڕشە هەیبوو بەڵام نەیتوانی ئامانجەکانی بەدی بێنێ بە تەواوی دەکرێت بڵێن هۆکارە سەرەکیەکانی چی بوون کە نەیتوانیەوە ئامانجانە بپێکێت. بەڕاستی بۆ ئەوە هۆکارەکانی زگار زۆرن یعنی شال لە بەرنمەیەکدا نەکرێت کە هۆکارە چون هۆکاری ئەرێنی و نەرێنی بوو بەڵام لە هەمان کاتدا ئەوەی کە بۆ ئێمە مەبەستە بۆچی بەڵێ بۆچی نەیتوانی ئامانجە سەرێکیەکانی خۆی بپێکێت و نەیتوانی بە سەرکەوتنیشی واقعی بگاوە نەیتوانی لانی کەم لە شۆڕەویدا ببێ بە حکوومەتێکی کرێکاری دەوامدار هۆکارەکانی زۆر بوون لە وەهلەی ئەوەڵدا وتمان لە شرایطێکدا ئەو شۆڕشە ڕوودەدات کە خودی وڵاتی شۆڕەوی تقریبەن لە ئاستانە یان لە بەردەم داڕماندا بوو چ لەباری ئابوووریەوە چ لەباری هێز ئینسانیەوە لە زۆر بواردا و لە هەمان کاتدا هەتا سەردەمی ئەو شۆڕشە تا بەر لەو شۆڕشە لە رووسیەدا بەهۆی دەسەڵاتێکی ستەمکاری تزاری کە زیاتر لە 300 ساڵ دەسەڵاتی کرد و شۆڕشی ئۆکتۆبر کۆتایی بە 300 ساڵ بەسلا سلسلەی تزاریەکان هێنا بەڵام فەرهەنگێک زاڵ ببوو کە ئەو فەرهەنگە بۆ ئەوەی کە بێستا ئەو خاڵە پۆزیتیڤانەی کە ئامانج و ئارمانی بێستا کۆمۆنیستەکان و لەوانە بێستا هێزی کرێکارە لە دەسەڵاتەکەیدا بیهێنێت دیوجێگیری بکات مەسلەی فەرهەنگ سازیە مەسلەی شرایەتی مناسبی ئابوور سەقامگیری ئابووریە لەو بوارانەدا شۆڕەوی لەژێر دەسەڵاتی تزاریدا لەو هەموو ئەو بواراندا تقریبەن لە بەردەم داڕماندا بوو فەرهەنگێکی دواکەوتوانە زاڵ بوو بێستا فاصلەی چینایەتی و تەبەقاتی ئێجگار زۆر بوو لە بینی ئەشرافەکان لە بینی کلیساکان لە بینی دەرەبەکان و دەسەڵات و لە بینی ئەو توێژەی دیکەی کە چ وەکو بێستا کەشاوەرزەکان لە سەرزەمینەکان کاریان دەکرد و چ وەکو چینی کرێکار لە ناوەندا پیشەیە بێستا گەورەکاندا کاریان دەکرد ئەوانە تا ڕادەی هەتا وەکو بەردە دەچەوسەندرانەوە و ئەو بێستا
فاصلەیە کەلێنە چینایەتیانە خۆ پێویستی بە زەمان بوو بۆ ئەوەی کە تەرمیم بکرێتەوە بۆ ئەوەی کە ئاڵتەرناتیڤ و جایگوزینی بۆ فراهەم بێت. ئەوانە لە هەمان کاتدا هۆکارێکی دیکە ئەوە بوو کە لە شەڕی جیهانی یەکەمدا رووسیا هەروەکو باسمان کرد هێزێکی ئێزگار زۆری لەدەستدا بوو لە بشلا بەرەی شەڕەکاندا. ئەو هێزە کە لە دەستیدا بوو بەشی زۆری لە چینی کرێکار پێکات بوون، یعنی چینی کرێکارێ کە بە ئیجبار لە کار و ناوەندەکانی کار دوور خراپبوونەوە پەلچێش کرابوون بۆ بەرەکانی شەڕ و ئەوانە زۆرێکیان لەو توێژەی کە ئێمە بەناو پرۆلتەر وەکو بێستا چینی کرێکاری وشیار کارامەد بێستا بەتوانە حرفەیی ناویان دەبین ئەوانە بە زۆری پەلچێشی بەرەکانی شەڕی ئەو کات کرابوون و لەو شەڕەدا ژیانە لەدەستدا بوو. ئەوە ببووە هۆکاری ئەوەی کە تەوازن یا وەکو بڵین وەکو ڕێژەی چینی کرێکاری لە رووسیەدا لە مەقتەعی سەرکەوتنی شۆڕشی ئۆکتۆبردا بە حەدیەقەل گەیان دەبوو، یعنی ناوەندەکانی پیشەیی تەقریبەن دارما بوون، اقتصاد ڕوو لە گەرانی بوو، چینی کرێکار بۆ خۆی دووچاری ئەو شپرزەیی و لەباری تەوازنی هێزەوە هێزێکی کەمتری بوو و بەشی هەرە زۆری هەروەکو کوتمان لە ناوەندەکانی کرێکاری هەڵپسرابوون و وەکو سەرباز ڕەوانەی جەبهەکانی شەڕ کرابوون. ئەمانە باعیسی ئەوە بوو کە خودی بەستا ئەو چینە نەتوانێت وەکو چینێک ئەو هێژمونیەی خۆی ئەو دەسەڵاتە فەراگیرەی خۆی بەسەر تەواوی وڵاتدا بە شێوەیەکی کۆنکرێت زاڵ بکاوە. لە هەمان کاتیشدا هەر ئەو بەشەش کەما بوو، ئەو بەشە بەستا کەمینەیەش لە چینی کەکاری ئەو کاتکە بوونیان هەبوو، بەشێکیان بەهۆی ئەوەی کەوتمان ناوەندە پیشەیەکان تووشی دارمان ببوون، تووشی ئەفلیج و بێستا وەرشکەستەژی بوون، بەناچار بۆ بژیوی ژیان بۆ ئەوەی کە ئیدامە بە ژیانی خۆیان بدەن لە شارەکانەوە مهاجرەتیان دەکرد، کۆچیان دەکرد، دەچوونەوە دێهاتەکان بۆ ئەوەی کە لەوێ لەسەر زەمین و بە شێوەی کشت و کاڵ و ئەوە بتوانن ژیانی خۆیان دابین بکەن. ئەمە خۆ بێگومان چینی کرێکار لەو کاتەدا دووچاری پرژوبڵاوی دەکات، بێستا ئەو هێزی یەکگرت و تەنانەت ئەو شۆڕاکرێکاریەکان، تەنانەت ئەو ئیتحادی و یەکگرتووی کە لە هێزی کرێکاردایە و کەم دەکاتەوە دووچاری جۆرێک لە دابڕان و پرشوبڵاوی و کەم توانایی دەکات. هەموو ئەوانە باعیسەوە بوو کە شرایطی فەوق‌العادە ئاوارتە یا بڵێن زەروری چ لەباری ئابووری چ لەباری بەڕێوەبەرایەتی و تەنانەت لە تاکتیک و بێستا ئەمالی سیاسەتیشدا بۆ حیزبی بۆلشویک یا حیزبی کۆمۆنیست کە بەڕێوەبەرایەتی لێنین ئەو کات هات بۆ سەرکار ناچار بوون دەبوو بێستا هەندێک سیاست و ئەوە ڕەچاو بکەن کە شاید ئەگەر لە شرایطێکی ئاساییدا شۆڕشێک ڕووبدات پێویست نەبێت ئەو شرایطانە پەنایان بۆ برێ یا ڕەچاو بکرێن. بۆ نمونە لە کاتێ بەدەسەڵات گەیشتنیدا و بە دەلیلی بێستا ئەو وەزعیەتە بە خراپە ئابووری کە بەسەر وڵاتدا هاتبوو لە هەمان کاتدا بە دوای ئەوەی کە شۆڕش سەردەکەوێت لە 1970دا دوای ساڵێکیانی 1970 بێستا شەڕی جیهانی دوایان یا لانی کەم ئەو کات شۆڕەوی لە بەرەی شەڕی جیهانی یەکەم دەکشێتەوە، ئەویش بە هۆی بێستا سیاست و تاکتیکایە کە حیزبی بۆلشویک دەیگرێتە بەر لەو کاتانەدا بە زۆری بێستا سەربازەکان چون دروشمەکە شێر ئەوەیە لەو کاتەدا بە دروشتنی ئاشتی گەڕانەوەی شەڕی بێستا جیهانی بۆ ناوخۆ، یعنی دەبێت مەشغوڵی هێزەکەمان بجێڕینەوە لە ناوەوە لە دژی دەرەبەکان لە دژی پاژماوەی دەسەڵاتی بێستا فۆئۆدالەکان شەڕ بکەین و بتوانین بێستا سەر و سامان بە شرایطی خۆیان بدەن. بۆیە زۆرێک لە سەربازەکان و کرێکارانی ئەو کاتکە بێستا ڕاپێکی بەرەکانی شەڕکرابوون فراخانی پێدان گەڕانەوە و بێستا بەرەی شەڕەکانیان شەڕی ئیمپریالیستیان بەجێهێشت. بەڵام لە هەمان کاتدا بەهۆی ئەو کات تەشکیلی ئارتەشی سوور و لە ناویدا هێزێکی فداکاری
خاوەن ئیدۆلۆژی و خاوەن بڕواوی بەهێز کە پێک هاتبوو خب بووە هۆی ئەوەی کە بێستا رووسیا یا شۆڕەوی ئەو سەردەم لە شەڕەدا سەرکەوتوانە بێتە دەرێ بەڵام زۆر بەداخەوە 2010 کە کۆتایی بەو شەڕەدیە شەڕی جیهانی وە ئەو دەمی تر دەبێ بگەڕێنەوە سەر و سامان بەخشین بە ناوخۆ هاوکات شەڕێکی ناوخۆ دەست پێ دەکات ئەو شەڕە ناوخۆیە لەو کاتەدا هەرچەندەوە تەفسیر هەڵدەگرێت بەڵام لانیکەم زۆر بە کورتی بۆی بەرچاوڕوونیمان بێ کە بۆ وایە بۆ نەیتوانی سەرکەوت هۆکارەکانی ئەوانن بە دوای کۆتایی هاتنی شەڕ و بە دوای شەرایطێکی بێستا ئاوارتەی تێلەلایەن حیزبی بولشەویکەوە چ لەباری ئابووری و هەندێک بەڕێوەبەرایەتی وەگرتبوویە بەر هەندێک بێستا قشرێک یا هەندێک لە توێژە کۆمەڵایەتیەکان و بەتایبەت توێژی مەلەوان و سەرباز و هەندێکی دیکەش لە بەدەنەی کۆمەلگا ناڕازی بوون بەو وەزعیەتەی کە سەپێنرا بوو ئەو کات سیستمێک بە ناوی سیستمی ئابووری یا کۆمۆنیزمی جەنگی ئەوە بێستا وای کرده بوو بەو مانایە بوو کە بە شێوەیەکی ئاوارتە لە شەرایطێکدا بۆی کە بتوانن هەم هەزینەی بەرەکانی شەڕ دابین بکەن و هەم بتوانن بێستا خەڵک لەو قات و قڕێ کە ئەو دەم تێدا ڕزگار بکەن زەوی وزارەکانیان لە خەڵک ئەستاندەوە هەموو بێستا مالکەکانیان لە مالکیەت خست هەموو ناوەندە پیشەیی و سەنعەتیەکان کەوتنە دەست دەوڵەتی کرێکاری لەو کاتەوە حکوومەتی کرێکاری کە هاتبوو سەرکار و کەشاوەرزەکان کە کاریان دەکرد شتێک بە ناوی سەهمی بەندیان یا سیستمی سەهمی بەندیان دامەزران کە بە پێی پێویست لە داهاتەکەی خۆیان سەهمیان پێدەدان مازاد یا بێستا زێدەی داهات و دەرامەدەکەی ئەو کشت و کاڵ و بەرهەمانەیان دەوڵەت لێی دەستاندن و ئەوەی بێستا لە اختیار دەوڵەت دەناو بۆی کە بە شێوەی جیرەبەندی بەسەر کۆمەلگادا دابەش بکرێتەوە و هەروەکو توشمان بەشێکی زۆری هەزین لەو کاتەدا دەبوو دابین بۆ پێداویستەکانی بەرەی شەڕ وەختێک شەڕ کۆتایی پێدێەوە ئەو دەلیلە نامێنێ بۆی ئەو شەرایطە سەختە بەسەر ئەو بێستا توێژەدا بستەپێندرێت لە شوێنێک لە بەندەرێک بە ناوی بەندەری کرۆنشتات لەوێ بەشێک لە مەلەوانەکان و سەربازان و مەجموعەیەک خەڵکی کە لە ئەنگر و یاد سەمپاتیان بە بیر و بۆچوون و بێستا ئەو تەوەقعانەی ئەوان ویست و داواکاری ئەوان بوو لە دژی بلشویکەکان لە دژی بێستا حکوومەتی ناوخۆ کە ئەو کات بەدەست بلشویکەکانەوە بوون دەستیاندا شەڕ ئەو شەڕا بۆ ماوەی 3 ساڵ تووری شێشە لەو شەرایطەدا بوو کە ئەو بێستا سیستمە ئابووریە دوای 3 ساڵ ناچار حیزبی بولشویک و لەوانە خودی لەنینی ناچار کرد دەبوو پێداچوونەوەیەک بەو سیستمەدا بکاوە ئەو ئابووریەی لەو ئابووریە ئاوارتە یا بێستا سیستمی کۆمونیزمی جەنگیە بگۆڕێت ئەو دەم بەرنامەیەکی بێستا ئیراعەدا بە ناوی بەرنامەی نێپ بەرنامەی ئابووری نێپ کە هەندێک بە پێچەوانەی ئەو بەرنامەی بوو کە لە 2-3 ساڵی پێشووی دەسەڵاتەکەدا بێستا کاری پێدەکرا ئەگەر ئەو کات هەموو بێستا زەوی وزارەکان ئەستەندرا بوونەوە لە اختیار دەسەڵاتدا بوون ئەگەر بێستا داهاتەکان بە سەهمیە بەندی بوو بۆ کەشاوەرزەکان و باقی مازاد و زێدەی داهاتەکانیان دائستێنرا بەجێگای ئەوە بێستا زەویەکانیان لە اختیار کەشاوەرزی لە کەشاوەرزەکان و کەسانی کە لەسەر زەمینەکان کاریان دەکرد زەمینەکانیان لە اختیار نان بەجێگای ئەوەی کە لێیان بستێنن بێستا ئەو داهاتە بە شێوەیەکی جەبر یا ئیجباری بەڵکو سیستمی بێستا ماڵیاتیان ئەو کار بەسەردا سەپاندن ئەو سیستمە ماڵیاتیە لە ڕوانگەی ئەو بێستا شۆڕشیانی کرۆنشتاتەوە پێیان وا بوو کە ئەمە بێستا جۆرێک سازانە لەگەڵ ئەو کەشاوەرزە گەورەکان ئەوانی کە بە زۆری مالک بوون ئەوانی کە بێستا کەشاوەرزی گەورەتر بوون پێیان وا بوو ئەمە جۆرێک سازانەوە خوازیاری بێستا ئاڵوگۆڕێک لەو ئەوەدا بوو لە نهایەتدا شۆڕشی ناوخۆش بە سەرکەوتنەوە بێستا بەسەری دازاڵ دەبن بلشویکەکان ئەو شۆڕشە دەخەوێننەوە و بەدوای ئەودایەکە سەر لە نوێ ئەو جار بێسلا ئەو ناکۆچیە ئەو بێسلا مەسلەی ئابووریە یا چۆنیەتی بەڕێوەبردنی
سیستمی ئابووری سیستمی بەڕێوەبەرایەتی یا ئەو سیاسەتەی کە بە شێوەیەکی گشتی بەسەر کۆمەلگادا زاڵ دەبێت ئەوە دەبێتە هۆی ناکۆچیەک لە ناو حیزبی بلشویکدا. خۆ بەشێک پیان وایەکە ئەو بەرنامەیە کە بەناوی نێپە دەبێت ئیدامەی پێ بدرێت و بەشێک پتم ئەو لە دژی وەستانەوە پیاوە بوو لەوانە بەتایبەت ترۆتسکی مخالفی بوو پێوا بوو کە ئیدامەی ئەوە جۆرێک سازشەوە دەکرێت بە شێوەیەکی دیکە ئێمە بەردەوامی بە ئەو ئابووریە بدەین بەڵام لایەکی دیکەوە خۆ بەشێکی دیکەوە بە تایبەت ئەوەی کە بدواتر دەبێتە بەرێ ڕاست یا بەرێ منشویەکان و لە نهایەتدا ستالین تێدا سەر هەڵدێنێ و دەسەڵات بەدەستەوە دەگرێت ئەو ناکۆچیانە باعیسی ئەوە بوون کە مەجال نەدا بەوەی کە حیزبی بلشویک حکوومەتی کرێکاری ئەو کات بپەشرێتە سەر حەلی شێشەکانی ناوخۆ بە شێوەیەکی ئاسایی بپەرژێتە سەر بەرنامەی ئابووری ناوخۆدا ئیدارەکردنی کۆمەلگا بە شێوەیەکی ئوسولی ئەو ئازادی و بەئیسلا دموکراسیەی کە ئیدعای دەکرات مەجالی پیادەبوون و عەمەلی بوونی بەکردەوەی ببێت دیارە شرایطەکان بە دەلیلی وتمان ئەکسەرەن ئەو شرایطانە شرایطێکی ئاوارتە و شەڕبوون زۆر بەداخەوە ئەوە وای دەکرد کە زۆربەی ئەرکەکان بکەوێتە ئەستۆی خودی حیزبی بلشویک نەک بێستا شۆڕا کرێکاریەکان و ئاوا شۆڕ بێتەوە بەسەر سیستمی خوارەوەی دەسەڵاتدا و هەر ئەوە باعیسی ئەوە بوو کە جیاوازیە کەلێنێک یا فاصلەیەکی خستە نێوان بێستا شوڕاکان نێوان چینی کرێکار و ئەو دەسەڵاتەی کە لە سەرکار بوو کەودەم بلشویکانە سەرکار بوون و حیزبی بلشویک تا دەهات زیاتر بێستا هەموو ئومورات دەکەوتە دەستی بەکردەوە هەرچە وتمان لە ڕووی ناچاریەوە بوو شرایطەکە ئاوارتە بوو و ئەوە بەرنامەیەک نەبوو بەرەو هەنگاونان بەرەو پیادەکردنی سۆسیالیزمێکی واقعی بەڵام لە عینی حاڵدا خۆ ئەو مەجالەشی بە نەیاران دەدا کە لەوە سوء ئیستفادە بکەن و ئەوانە بە ئاتۆ بگرن دێشیان پیان وا بوو کە ئەو شرایطە ئاوارتەیە کە بەئیسلا لەو کاتەدا پیادەکراوە دەکرێت بەردەوام بێ دەکرێت ئیدامەی پێ بدرێ بەڵام لە عینی حاڵدا خۆب هەندێکی دیکە پێیان وا بوو کە نادەبێت ئاڵگۆڕی بەسەردا بێت ئەو کات ئەو نێرانە و بە تایبەت بێستا ئەو بەرەی کە بێستا گونجەر دەبێت بە ستالین لە نهایەتدا ئەوانە بۆ ئەوەی دەسەڵات لە دەستی خۆیاندا قەبزە بکەن و حیزب ببێتە خاوەن دەسەڵاتی سەرەکی لە ناو وڵاتدا پێیان وا بوو ئەگەرچی پێشتر بێستا جۆرێک بەرهەڵستی ئەو بەرنامەی نێبیا بەرنامە ئابووریە دەبوونەوە بەڵام لەو کاتەدا بەرژەوەندیان لەوەدا بوو کە دیفاعیان لەمانەوەی دەکرد ئەگەرچی ئەو کات ڕوتسکیوانە پێیان وا بوو کە نان دەبێت ئاڵوگۆڕی بەسەردا بێت حیزبی بێستا منشویەکان ئەو کات تاکیدیان دەکرد کە لە شۆڕەویدا ئیمکانی بەرقەراری سوسیالیزمێکی واقعی لە ناو یەک وڵاتدا هەیە بەڵام ترۆتسکی و تەنانەت خودی لەنین منشویەکان بە شێوەیەکی گشتی سیاسەتیان ئەو بووە لەسەر ئەو باوەڕە بوون کە شۆڕشی سۆسیالیستی کاتێک بە سەرنجام دەگا کە بەئیستا سرایەت بکە بۆ وڵاتەکانی دیکەوە لە زۆرێک لە وڵاتەکان ئەو دەسەڵاتە پەیدا بکەوە هێزی کرێکار و چەپ و کۆمۆنیست لە ئاستێکی جیهانیدا هێز بگرێ هەر وەکو دەڵێن کرێکارانی جیهان یەک بگرن دەبێت لەو ئاستەدا یەک گرتوو بن هێژمونی پێدا بکەن جا ئەو کات شتێک بە ناوی سۆسیالیزمی واقعی لە وڵاتێک بێستا ئیمکان پەزیرە بەڵام بەر هەڵسکاری بێستا نێیاران و تاکید لەسەرەوەی کە دەبێت ئیمکان پەزیری لە وڵاتێکدا ئەو کاشکێنیانە ئەو بێستا ناکۆچیانەی ناوخۆی خودی ئەو حیزبە باعیسی ئەو بوو کە مەجال نەدا بەوەی کە ئازادیەکان بە شێوەیەکی بەربڵاو جێگیر بن بە شێوەیەکی بەربڵاو دموکراسی لە وڵاتدا حاکم بێت بە شێوەیەکی بەربڵاو دەسەڵات بکەوێتە دەست شوڕاکانی کرێکاران شوڕاکانی خەڵک شوڕای چین و توێژەکان و زۆر هۆکاری دیکە و لە هەمان کاتیشدا ئەڵبەتا لە ئاستی جیهانیشدا کاریگەرەکان ئەوە بوون کە لەو کاتدا ئەو ئیتحابێستا ئەنتەرناسیۆنالی دووەم کە پێشتر لە پرسیاری پێشدا باسمان کرد لەو کاتا ئەگەر ئەوە اتحادیەیەکی بێستا لایەنە سۆسیالیستەکانەوە بە زۆری ئەو دەم حیزب سۆسیال دموکراتەکان خۆیان تێدا دەدیتەوە
ئەوە دووچاری جۆرێک بۆ حرام بوو لە ناو خۆیدا، دووچاری جۆرێک لە ڕێگا لادان یا بەئیسلا تەشەدد لە ناو خۆیدا بوون بە دەلیلی شەڕی جیهانی کە ئەو دەم لە ئارادا بوو، ئەو حیزبانە ناو خۆیاندا دووچاری چەند دەستەجی و چەند هەڵوێستی بوون. ئەی دێشیان بکردەوە پشتیوانی لە شەڕی جیهانی بکەن و بەشیشیان پیاوە بکەن نا دەبێت بێستا لە عەلەیهی بێستا هەتا وڵاتەکانی خۆشیان چون پشتیوان لە شەڕێکی ئیمپریالیستی دەکەن. یعنی ئەو هۆکارانە و لە عینی حاڵیدا هاوکاتیش ببوورەکە درێدەشێشێ هاوکاتیش لە هەمان کاتدا شکستی شۆڕشی بێستا ئەو شۆڕشی کۆمونیستی لە ئاڵمان و هەندێک لە وڵاتەکانی دیکەش هۆکار بوو بۆی کە بێستا هەرچی زیاتر ئەو دەسەڵاتی شۆڕەوی دەسەڵاتی بێستا حزبی بۆلشویکەکان حزبی کۆمونیست دەشۆڕەویوە ئەو دەسەڵاتە کرێکاریە منزەویتر بێتەوە تا بکەوێتەوە سەر ڕای ئەوەی کە هاوکاتیش لەلایەن چاردە وڵاتی زلهێزی دنیاوە بۆ لەناوبردننی بۆ شکست پێهێنانی بێستا کەوتووە بەرهێرش و پەلامار و یعنی هەمووی ئەوانە و زۆر شتی دیکەش هۆکارمەوەی کە بەداخەوە ئەو بێستا ئامانجە کە لەبەر پیاندا بوو بە تەواوینیان پێکا ئەگەرچی زۆرێک لە خاڵەکانی هەتا ئێستاش جێگای ئەرزش و بێستا ئەزمون لێوەرگرتنن. زۆر سپاس هاوڕێکەریم، حتمما باسێک پرسیارێکیش لەو بارەوەکەین کە دەربارەی دروستبوون و فکری جیا لە نێو حیزبی بلشویکدا، بەڵام جارێ بە تایبەتی یەک پرسیار ئەوەیە کە کاتێک بازە حیزبی بلشویکەکەی نتوانین دابشکێن بەسەر دوو بەشە دەورەی لێنین و دوای لێنین. ئێستا پرسیارێک ئەوەیە حیزبی بلشویک دوای لێنین چه ئاڵگۆڕێکی بەسەردا دەجات، چ بە شێوەی ئەرێنی و چ بە شێوەی نەرێنی؟ زۆر بەداخەوە پێم وایە پێشتر لە پرسیاری پێشدا هەندێکمان باس کرد بە دوای نەمانی لەنیندا، ینی لە 1924 بەو لاوە لە ناو بێستا ئەو ناکۆشیانێکی پێشتر پێشزەمینەکانیم باس کرد لە ناو بێستا حیزبدا حیزبی بلشویکدا پەرێدەستێنێت و هەتا دێت ئەو ململانیانە بە خازانجی بێستا ئەو بەرەی کە دواتر چون لەو کاتەدا دوو بەرەی دیار، یەکیان بێستا ئەو جەناحی ستالین کە دواتر ئەو دەبێت بێستا بە ڕێبەر و بە عەمەلەن دەبێتە ڕاهبەری ئەو ئاراستەیە و لە بەرەی مخالفیشدا لە بلشویکاندا ترۆتسکیە. ئەو ململانەیە لە بینی ئەو دوو لایەنەدا دەبێتە هۆی ئەوەی کە هەتا دێت بێستا ئەو ئازادیانەی ناو حیزبەکە بەرتەسک دەبێتەوە، هەتا دێت بێستا دەسەڵات و کاریگەری شوراکان کەمتر دەبێتەوە، هەتا دێت ئیختیارات زیاتر دەکەوێتە دەست حیزب، هەتا ئەوەی کە شۆڕا کرێکاریەکان شۆڕا جەماوەریەکان ئومورات بەڕێوە ببەن و ئەو وەزعیەتە هەتا دێت بێستا وا دەکات کە خەڵک لە خودی حیزبەکە دوور دەخاتەوە، تەشەدد و دووبەرێکی و چەندبەرێکی لە ناو خەڵکدا دروست دەکات و لە نهایەتدا چون وتمان ئەو کات بێستا ستالین بۆ ئەوەی کە هەرچی زیاتر دەسەڵات لەدەست خۆیدا قەبزە بکات پشتیوانی لە سیستمێکی ئابووری لە وڵاتدا دەکرد و پێی وابوو کە بەم شێوەیە دەتوانێت بێستا سۆسیالیزم لە وڵاتێکدا دابمەزرێنێ. ئەوە باعیسی ئەوە بوو کە ئەولەویەت ئەگەر لە سەردەمی لەنیندا وتمان پشتیوانی لە ڕەوت و بێستا بزوتنەوە ئازادی خواز و چەپ و کۆمونیستەکان و جەریانە کرێکاریەکان لە ئاستی دنیادا بوو، لە سەردەمی دوای لەنین بە زۆری و لەلایەن خودی بێستا ستالین و جەناحی منشویەکانەوە ئەوە گۆڕدرا بۆ ئەوەی کە بە زۆری زیاتر تەرکیز خرایە سەر بێستا تەرکیز لەسەر بارودۆخی وڵات، زۆر پێویست ناکە کە بێستا ئەو سەمپاتی و یارمەتیە معنەوی و ماڵیە کە پێشتر بۆ لایەنە ئازادی خواڵ و چەپ و کۆمونیستەکان دنیادا و حیزبە چەپەکان لە ئاسی دنیادا دەکرا، ئەوانە بە مرور کەم کرانەوە و زیاتر تەرکیز کرایە سەر بارودۆخی ئابووری وڵات بۆ ئەوەی کە لە بەرامبەر بێستا هەژمون و دەسەڵاتی وڵاتە زلهێزەکانی دیکەدا شۆڕەوی بەهێز بکات.
ئەو بەرنامە ئابووری و بیستا بەڕێوەبەرایەتی کامیلەن خستە خدمەت بەهێزکردنی شۆڕەوی وەک وڵات بە تایبەت سیستمی تەکنۆلۆژیای سەربازی و جەنگی و زۆربەی ناوەندە پیشەییەکانی لەو بابەتەوە بەئێستا بەهێز کرد. رووسیای کرد بەهێزێکی یەکسەر لەو نەوعی خۆیدا کردی بەهێزێکی بەئێستا بەرچاو لە بەرابەر هەژمونی هێزە ئەمپریالیستەکانی دیکەدا و هەموو ئەوانش خب لە عینی حاڵدا بە پێچەوانەی ئامانج و ئارمانەکانی حیزبی بلشویکە دەسەڵاتی کرێکاری رووسیە بوو و ئەوە خب هەموو دەبووە هۆکاری ئەوەی کە تەنانەت لە ئاستی دنیاشدا تەبلیغاتی بێشتا نەیاری و دزێ و لە عەلەیهی بێستا ئەو سیستمە کوچەپ و کۆمۆنیستیە یا ئەو حکوومەتە کرێکاریەکە لە شۆڕەوە بەرقەرار بووە بکەوێتە ڕێ و ئەوانە هەتا ئێستاشی لەگەڵ بێت ئەڵبەتە بەداخەوەم ئەو کردەوە ئەمەلکردانەی کە ئەو کاتا لەو بەرەی بیندراوە بە پێچەوانەی ویست و خواست و ئارمانەکانی حیزبی بولشویک و بەئێستا حکوومەتی کرێکاری ئەو سەردەمی ئۆکتۆبر بوو وەکو نمونەیەک لە دەسەڵاتێکی کرێکاریە چەپ و کۆمۆنیستی ناوی دەبەن کە ئەگەرچی هۆکارەکانی خوب دەگەڕێتەوە بۆ ئەو خاڵانی کە باسمان کرد بەڵام خۆبەوە ئاتۆیە بۆ نارەکان و بە تایبەت سیستمی سەرمایه‌داری و دواتری لەماخانەدا سیستمی نۆلیبرالی بۆ تەبلیغ لە دژی بێستا چەپ و کۆمۆنیستەکان بۆ تەبلیغ لە دژی کاریگەری و خاڵە پۆزتیڤەکانی حکوومەتی کرێکاری لە رووسیا. ئەلبەتە بەدوای ئەوەدا خۆ زۆر شتی دیکەش چونەوە ساڵانی یاددایان توول لە شێشەکە بەو سەرنجامە دووچار دەبێەوە لە نهایەتدا ستالین دەسەڵاتی واقعی بەدەست دەگرێت شۆڕەوی دەبێتە بلوچێکی بێستا سەرمایه‌داری و بەهێزی نظامی ئەگەرچی تا ئەو کاتا بەر لەوە بێستا ئینقلابی ئۆکتۆبر دنیای بەسەر دوو جەمسەری کۆمۆنیستی و کرێکاری و لەو لاشەوە بەستا سەرمایه‌داریدا دابەش کرده بوو یعنی یەک لە کاریگەریەکانی ئەوە بوو بەڵام ئەوە بەداخەوە گۆڕدرا بوو بۆی کە خودی شۆڕەویش لە سەردەمێکدا ببێ بە جەمسەرێکی سەرمایه‌داری و ئیمپریالیستی بەڵام لەژێر ناونشان و دروشمی چەپ و کۆمۆنیستیدا کە هیچ کات لەگەڵ بێستا ئامانج و ئارمانی چەپ و کۆمۆنیستەکان و بە تایبەت بولشویکاندا لەو کاتە نەداهاتەوە پێچەوانەی ئەوە بوو. ئەوە زۆر هۆکاری دیکە باعثیەوە بوو کە گۆڕانکاری زۆر بنەڕەتی لە دوای مەرجێنین بەداخەوە لە حیزب بولشویکدا بەدی بێت و سەرنجام لە بێستا شەڕی ساردیش لە 1990 بە دلیلی ئەوەی کە خودی ئەو سیاسەتە ئیسلامی زۆر سیاسەتی سەرکەوتوو نەبووە شۆڕەوی بە شێوەیەشی دیکەش بشاری فروپاشی و داڕمان و ئەوە دەبێت ئەوەندەی دیکە بێستا ئەو هەژمونی ئەو هەیمەنایە ئەو تەئسیراتانەی کە ئەو کات حیزبی بولشویک حیزبی کۆمۆنیستی شۆڕەوی و ئەو حکوومەتە کرێکاریە ئەو شۆڕشە عەزیمە کرێکاریەکە تەئسیریشی جیهانی لە خۆی بەجێهێشت بێستا نار بۆ خۆی پەیدا بکەوە بە زۆری بۆ بەدناوکردنی بۆ خراپ ناوبردننی بۆی کە لە تەئسیراتەکانی کەم بکەنەوە زیاتر بێستا ئەو سیستمەی کە دواتر ستالین پێڕەوی دەکرد ئەوان وەکو ئۆلگویەک لە سیستمی کۆمۆنیستی ناو دەبردووە بەو شێوەیە بێستا هەتا ئێستاشی لەگەڵ بێوەک ئامرازێک بۆ سەرکوتوو لێدان لە بیرۆکەی چەپ و کۆمۆنیستی و سۆسیالیستی لە ئاستی دنیادا بەکاری دێنن. زۆر سپاس هاوڕە کەریم. ئێستا بینە سەر باسیەوەی کە ئایا لە ناو ئەم حەزبەی چینی کرێکاردا ڕێگە بە دروستکردنی فراکسیۆنی جیاجیا درا وەک ئۆپۆزیسیۆنی کرێکاری و ناوەندێتی دیموکراتیک و هیتر. ئایا بوونی بۆ چوون و خەت و سیاسەتی جیاواز لە ناو حزبێکی چینایەتیدا دیاردەیەکی ئاساییە بەڕای جەنابتان وایە بوونی فراکسیۆنەکان لە ناو حزبێکی جەماوەریدا ناتوانێت مکانیزمێک بێت بۆ دانەبڕان و خەتیزمانەوەی حزب لە چوارچێوەی ئەو چینەدا بەتایبەت؟ بێگومان ئەوەش پرسێکی جێگای چزانم مشتومەڕ بوو بە تایبەت لە سەردەمی حزبی کۆمۆنیستی و سەردەمی لەنیندا. لە سەردەمی لەنیندا لە ناو حزبی کۆمۆنیستی شۆڕەوی یا حزبی بولشویکدا هەندێک
بێستا فراکسیۆن لەوانە ئیتحادیە کرێکاری یا سنترالیزمی دموکراتیک و ئۆپۆزیسیۆنی چەپکە ئەو کات بە ڕێبەرایەتی ترۆتسکی ئەوانە بوونیان هەبوو بە شێوەیەکی سازماندرا و ڕاشکاوانە لە ناو حزبی کۆمۆنیستدایە حزبی بلشویکی ئەو کاتدا فعالیەتیان دەکرد و ئەوە جۆرێک بیستا کرانەوەیشی دابوو بە حیزب و لە عینی حاڵدا تەنانەت دەتوان بڵام حزب بلشویکی بەهێزتر کردبوو دەوڵەمەندتر کردبوو بەڵام هەروەکو کوتمان بەداخەوە بە دەلیلی ئەوەی کە لە شرایطێکدا ئەو شۆڕشە ڕوودەدات کە هەندێک حاڵەتی ئاوارتەی بەسەر حیزب و بەسەر وەزیەتەکەدا سەپاند بەسەر بڕیاردان و تەسمیمەکانی چ لەباری سیاسی چ لەباری تاکتیکی وە چ لەباری ئابوووریەوە ئەو کات خودی لێنین و چ دواتریش ناچار بوون پەنای بۆ برن یەک لەوانە ئەوەیە کە لەو شرایطەدا کە وتمان بە تایبەت لە سەردەمی شەڕی ناوخۆدا ئەو چەند ساڵە شەڕی ناوخۆیدا کە باسکرا لە کۆنگرەی دەی حیزبی کۆمۆنیستدا لەنین بەئیستا لەو کاتەدا بەیانیەک یا بڕیارنامەیەک دەخاتە ڕوو لەوێدا لەو کۆنگرێدا تەسمیمێک دەگیرێت بە ناوی تەحکیمی حیزبیەت کە ئێستا ئێمە بۆ خۆمان پێی دەڵێن یا وەحدەت بەخشین بە حیزبی کۆمۆنیستی ئەو کاتی بە ڕێبەرایەتی لەنین ئەو بەرنامەیە بۆ ئەو شرایطە ئاوارتەیە بۆ ئەوەی کە بەئیستا هەم حیزبەکە هەم بەئیستا حکوومەتە تازە بەدەسەڵات گەیشتووەکە و وڵاتیش لەو مەغمەسەیە ڕزگاری ببێت بڕیار دراکە هیچ ڕێکخراوێک کە ئەو کات وتمان چه ئیتحادیە کرێکاری چ وەکو ئەو ئۆپۆزیسیۆنی چەپ و سنترال دموکراتیەکان سنترالیزمی دموکراتیکوانە هیچ کام لەوانە و هاوشێوەکانیشیان مەجالی بەئیستا چالاکبوونیان پێ نەدرا مەحدود کرانەوە مەمنوع ڕاگەاندران بە جۆرە جۆرەکان ئەو مەمنوعیەتی ئەو جۆرە چالاکیانە ئەگەر چیوتمان لە شرایطێکی ئاوارتەدا بووە بە پێی پێویستیەک بوو کە بۆ ڕزگارکردنی ئەو شرایطە تەسمیم گیرا بوو بەڵام ئەوە زەمینەی بەوەدا کە وەکو هەلێک خۆستراوە لەلایەن نیارەکانەوە و لەو فەزایە سوء ئیستفادە کرا هەر بۆیە لەو کاتەوە هەتا هات ئەو بەئیستا بوونی فراکسیۆن و ئازادی بەیان و دەسەڵات لە دەستی شوڕاکاندا و حیزب تەنیا وەکو ئۆرگانێکی ڕێبەری سیاسی دەور بنوێنەوەوانە و ڕۆژ بە ڕۆژ ئەوە کەم ڕەنگ دەبووە و ڕۆژ بە ڕۆژ هەژمونی حیزب زاڵتر دەبوو دەسەڵاتی بەئیستا شوڕاکان کەمتر دەبوو حیزب فاصلەی لەگەڵ بەئیستا شوڕاکان و بەدەنەی جەماوەری کەمتر دەکرد و خۆی ئەوە باعیسی ئەوە بوو کە بەئیستا ئەو ئینتزاراتەی کە بەئیستا لە دروشمەکانی بەر لەو شۆڕشەوە لە کاتی شۆڕش و ئەوەی کۆمۆنیستەکاندا بوو وەکوی کە مەسەن دموکراسی واقعی چەپەکان دەتوانن یا کۆمۆنیستەکان دەتوانن پیادەی بکەن ئازادی بەیان تەنیا لەناو کۆمۆنیستەکاندایە لە حکوومەتێکی کرێکاریدایە کە چینی زەحمەت چێش و کرێکار دەتوانن دەسەڵاتی خۆیان بەدەستەوە بگرن بەڕێوەبەرایەتی وڵات بەدەستەوە بگرن تەسمیم گیر بن بەسەر چارەنووس و سەرنوشتی خۆیان و وڵاتەکان لەباری سیاسی ئابووری و کۆمەڵایەتیدا هەموو ئەوانە ڕۆژ بە ڕۆژ تا دەهات کەم ڕەنگتر دەبووە بە دەلیلی ئەو بەئیستا شرایطێکە وتمان بنەوەی ئاوارتەوە لە هەندێک تاکتیدا کە لە هەندێک خۆناغدا گیرایە بەر ئەگەر چی خودی شۆڕشەکە بە مەحزی سەرکەوتنی بە مەحزی ئەوەی کە دام و دەستگای بەئیستا تزار و ناوەندەکانی دەسەڵات و ئەوەی لە ناوبرد و جایگوزین حکوومەتی کرێکاری بوو هاوکاتیش بەئیستا زۆرێک لە دروشمەکانی جەمبەی عەمەلی بەکردەوە سەلماندی کە وەکو مثلا بەرابەری ژن و پیا و حەقی ڕێی بۆ ژنان ئازادی بەیان بە فەرمی ناسینی زۆر شتی دیکە ئەنی ئەوانە لە ناو خودی حیزبی بلشویکدا ئەسەن لە زومرەی پرەنسیپەکان بوون چ لەباری سیاسی چ لەباری تاکتیکی و چ لەباری ئەخلاقیەوە بۆیە بوونی فراکسیۆن لە ناو حیزبدا لە ناو جەرایانێکی سیاسیدا
بێگومان هەمیشە بەسوود بووەوە لە داهاتووشدا بەسوود دەبێت بەڵام لەو مەقتەعەدا وتمان ئەمە وەکو خاڵی لاواز یا وەکو خاڵێکی نێگەتیڤ دەکرێت ئینسان ئاماژەی پێ بکاوە بۆ دەرس وەرگرتن لێی کە لە شرایطێکی ئەو تۆدا لە داهاتووی بەیستا هەر ئاڵوگۆڕێک بە تایبەت ئێمەکە ڕوو لە کۆمەلگای ئێران و ئاڵوگۆڕەکانی ئێران دەکەین لە شرایطێکی ئەو تۆدا لە شرایطێکی ئاوارتەی هاوشێوەدا چ ڕێوشێنە دەگرینە بەر چۆن بەرخود بە مۆزوعەکە دەکەین چۆن چارەسەری ئەو کێشانە دەکەین کە ئێستا بستا ئاماژەمان بەچەند خاڵ وەکو پۆنتی لاواز یان نیگەتیڤ کرد کە ئەوانە دەکرێت لە داهاتووی خەبات و تێکۆشانی ئێمە بەرەو بستا گەیشتن بە ئامانجەکانمان بەرەو گەیشتن بە دەسەڵاتی چینی کرێکار و زەحمەت چێژ لە وڵاتەکەمانداوە بە سەرنجام گەیاندنی ئەو شۆڕشی کە لە پێناویدا خەبات دەکەین کەڵکیان لێوەربگیرێت بۆیە بڵێ بوونی بێستا فراکسیۆن لە ناو ئەحزابدا لە ناو هێزێکی سیاسیدا نەک هەر بێستا زۆر ئاساییە بەڵکە ئەسان پێویستە یعنی دەتوانێت ژیان بەخشێ بەو جەریانە بەو حیزبە نەفەسی تازەی پێ بدا عینی حاڵدا بەیستا گرەی بدا بە چون خودی بەیستا هێزێکی چەپ حیزبێکی چەپ مدعیەکە مدافعی چینی کرێکارە چینی کرێکار بۆ خۆی یەکدەست نییە یەک توێژ نییە یەک چین نییە بەڵکو دابەش دەبێت بەسەر چین و لایە و توێژی جیاوازدا هەر بەو شێوەیە بەیان بە تەبعی ئەوە خاوەن ویشت و پێداویستی و نیاز و داواکاری تایبەتریشە بۆیە بوونی هەر کام بێسا نوێنەری هەر کام لەو توێژانە لەو چین و لایەنانەی تەبەقەی کرێکار دەتوانێت نوێنەرایەتی ئەو توێژە لە ناو حیزبدا بکە و ئەوە لەباری بێستا تئۆریەوە ئەو حیزبە دەوڵەمەندەکە لەباری نوێنەرایەتی ئەو چین و توێژانەی دەرەوەی حیزب دەکا و پردێکە بۆ بێستا گرێدانی حیزب بە جەماوەرەوە و لە عینی حاڵدا ئەو ئیمکانە لە خودی حیزب دەستێنێتەوە کە دەسەڵات هەموو لە دەستی حیزب یا دەستی بێستا مەجموعەیەک بە ناوی ڕێبەرایەتی ئەو حیزبەدا قەبزە ببێ و شۆڕ بێتەوە دەسەڵاتە بۆ ناو جەماوەر بۆ شۆڕاکرێکاریەکان و حیزب تەنیا ئامرازێک بێت بۆ هیدایەت و ڕەهبەریکردنی ئەو بێستا جنبشە بزوتنەوە کۆمونیستیە کرێکاریەوە تەنانەت حتا لە کاتی بەدەسەڵات گەیشتنیشدا ئەرشی حیزب ئەوەیەکە یارمەتی دەربێت هیدایەتگەر بێت لەباری سیاسیەوە نەگەوەی کە دەخالەتگەری ڕاستە و خۆبێەوە بە هەر شێوەیەک دەخالەتەکانی ئەو باعثی کەمکردنەوەی دەور و نەخشی بێستا شوراکان و دەرەوەی حیزب بێت دەبێت ئەوانە مەنع بکرێن ئەوانە کەم ڕەنگ بکرێنەوە بەڵام بەلەبەرچاوگرتنی ئەوانە دەبێت ئێمە دروشمەکەمان ئەوە بێ یادانی کەم دوورنما و استراتیژیمان ئەوە بێ کە لە ناو حیزبەکانی خۆمان لە ناو جەرایانی خۆماندا پابەند بین بە ڕعایەتی بێستا ئەو دموکراسیە واقعیە کە لە ناوماندا پەیڕەو دەکرێت ئەو ئازادی بەیانی کە لە ناوماندا مەوجودە و ئەوە بە شێوێکی کردداری عملی پێ بکەین مەجال بدەین بە نارمان کە بەڵام هاوکاتیش خب مەفروزەکە لەسەر بنەمای ئەو پابندبوون بە ئیستحکامی حیزبی ئەگەر هەموو لایەنەکان ئەخلاقەن پرەنسیبەن پابند بوون بە بەرژەوەندی گشتی ئەو چوارچێوەیە ئەو حیزبە بەڵام لە هەمان کاتدا نوێنەرایەتی چین و توێژ جیاوازەکانی ناو کۆمەلگا و لەوانە چین و توێژی کرێکار و زەحمەت چێش بکات ئەو حیزبە حیزبێکی زیندووە حیزبێکی واقعیە حیزبێکی کرێکاری و حیزبەکە کە دەتوانێت بێستا نوێنەرایەتی ئەو دروشمانەی کە ئێمە لە ئارمان و لە باوەڕماندا گونجاندومانەوە لە پێناوێدا حازرین گیان بەخت بکەین وەکو ئازادی بەیان وەکو ئازادی و بەرابەری وەکو ئازادی ژن وەکو ژیانی باشتر بۆ بێستا ئینسانەکان وەکو نەهێشتنی چەوسانەوەی ئینسان بەدەستی ئینسان ئەنی ئەوان لەو ئارمانانن کە بێستا ئەوە دەتوانێت حیزبێک جەریانێک متحقق بکاوە دەستەبەری بکاکە لە ناو خۆیدا ئینسجامی حیزبی ببێت سەر ڕای بێستا تەکەسوری بیر و بۆچوون و بینیشی و گەرایشی جیاواز بەڵام لە کرداردا لە عەمەلدا استحکامێکی بێ یەکگرتو و ئینسجامێکی بێوە لە پراتیکدا بێستا یەککردەوە بێ بەڵام
شێواز و بیرکردنەوەی جیاواز. بۆیە بەو تاکیدەوە من لەگەڵەوەی کەوتم پێشینەی بوونی ئەو دەمی فراکسیۆن و گیری جیاواز و بیرکردنەوەی جیاواز ناو حیزبی بولشویک و دواتریشیدا بوو، بەڵام هەتا هات کەمڕەنگ بۆ بەداخکەم دەلیلەکانیشی ئەوە بوو کەوتم هیچ کات ئەو دەسەڵاتە لەو فاسەدا مەجای ئەوەی پێدا نەکرد کە بە شێوەیەکی ئاسایی ئەوانە شۆڕ کاتەوە یان مەجای ئەوەی ببێت بەردەوام لە شەرایطێکدا بێستا ئەوانەی عمل پێکرد کە مەجبور بوو پەنابەرێ بۆ تاکتیکی ئاوارتەی ئیسراری بە پێی پێداویستەکانی سەردەم کە زۆری بەداخەوە ئەگەرچی وەک تاکتی لە کاتی خۆیدا یارمەتی دەربوو بنمونە کۆمەشی کرد ئەو تاکتیکانە ئەو شرایطی ئەو دەم بە سەرکەوتن لە شەڕی جیهانیدا بەسەر سەرکەوتن بەسەر شەڕی ناوخۆدا، بەڵام خۆ تەبیعەتەن لەو لاشەوە ئەو لەتمانەیدایە ئەو زەمینانی فراهم کرد بۆی کە حیزب لە بەدەنا حیزب لە شوراکان دووتر بکەوێتەوە دەسەڵات زیاتر لە حیزبدا قەبزە بێەوە تا دێت بێستا دەسەڵاتی شۆڕاکان کەمتر و لاوازتر بێەوە. ئەوە خۆ بێگومان زیانەکانی زۆرن لە زۆر نووسراوە مخالە شرۆڤە و لێپۆڵینەوەدا ئینسان دەتوانێت بیبینێەوە ئەگەر مەجاریش بوو لە کاتی دیکەدا دەکرێت ئینسان بپەرشێتە سەر هەموو لایەنەکان. بەڵەواتە توانین بڵێن بەشێک لە ئەو لەمپەرانە بوون کە حیزبی بلشویک تەنانەت دوای شۆڕشیش نەیتوانێت ببێتە حیزبی بەشێکی زۆرینەی کرێکاران و ئاوا ڕێخستنی سەرجەم پێکاتە و چینەکانی ببێت. کاکەریم پرسیارێکی ترەوەیە کەمێک کاتی بەرنامەکەمان کەم ماوەتەوە، پێ دوایە ڕێزگرتن لەم یادە گرنگیدانە بەو مەسەلانەی کە شۆڕش چارەسەری نەکردووە و دەبێت لە بیری چارەسەرکردنی دابین. بێگومان یادکردنەوەکەی ئەلبەتە نەک بە شێوەیەشی نۆستالۆژی بەڵکو یادکردنەوەکەی بەو مانایەیە کە تاکید دەکەینەوە لەسەر ئەو ئامانجانەی کە بەئێستا شۆڕشی ئۆکتۆبر پێی نەگەیشت یا ئەو کارە نیوە تەواوانەی کە شۆڕشی ئۆکتۆبر و کۆمۆنیستەکانی بەئیسلا ڕێکخەری شۆڕشی ئۆکتۆبر نەیانتوانی دەستەبەری بکەن. تاکیدکردنەوە ڕێزگرتنە لە فیداکاری ئەو شۆڕژێرانە و لە عینی حاڵدا ڕێزگرتنە لە کاریگەریە پۆزتیڤ و بەئیستا جیهانیەکانی ئەو شۆڕشە کە هیچ کات لەبیر ناکرێەوە تا ئێستاشی لەگەڵ بێت دەتوانێت دەرسی زۆر گەوریان لێوەربژیرێت. بەڵام لە هەمان کاتدا لەم خۆناغەی ئێستای دنیای ئەمڕۆدا لەم خۆناغەدا کە هەر ئێستاش بێستا سیستمی سەرمایەداری جیهانی سیستمی کاپیتالیستی جیهانی بە شێوازی دیکە ئەوبەتا نەک هاوشێوەی دەخاودەغ ئەو کات، بەڵام ئەمپریالیزم هەروەکو خۆی خاوەن هەژبوونیە سیستمی بێستا کاپیتالیستی هەروەکو ئەو کات هەر ئێستاش لە قەیرانی قوڵدایە و ئەو قەیرانانە تاسی لەسەر کار و ژیان و بێستا تەواوی کۆمەڵەکان داناوە، ژینگەی ناو بردووە، جیاوازی چینایەتی لە هەموو کۆمەڵەکاندا بەو پەڕی خۆی گەیاندووە. لە زۆر وڵاتەکاندا شەڕ و شۆر و کوشت و کوشتار تەنیا لە پێناو دابینکردنی بەرژەوەندەکانیان و دەرچوونیان لەو خەیرانە خوڵە ئابوووری کە تێی کەوتونیانی ئەو ئامانجەی کە ئەو کاتیش بەئێستا شۆڕشی ئۆکتۆبر لە پێناویدا وەڕێکەوت و بە سەرنجام گەیی، بەڵام بەداخەوە بە سەرکەوتی نەهای نەگەیی. بۆیە هەر ئێستاش ئەو ئامانجانە بە شێوەیەکی دیکە هەر بەردەوام من ئەو ئەهدافانەی کە شۆڕش لە پێناویدا بەستا خەباتی کرد قوربانیدا بۆی تێکۆشان ئێستاش هەر بۆ خوان ماون و ئەوە ئەرچی نەوەی ئێستان ئەرچی کۆمۆنیستەکانی ئێستایە، ئەرچی خەباتکاران و شۆڕژگێڕان و چینی کرێکار و زەحمەتکێشی ئێستایەکە ئەو ئەرکە و ئەستۆ بگرێەوە لە پێناویدا خەبات بکات. بۆیە یادکردنەوە لەو ڕۆژە لەو مناسبەتە بۆ مانایە کە هەم ڕێز لە خاڵە پۆزتیڤ و کاریگەرەکانی ئەو شۆڕشە بگیرێت، ئەوە بەئێستا یاد بکەینەوەکە لە بیرمان بێت سیستمی سەرمایەداری قابلی تەغییرە، چارەنووسێکی بەئێستا چارە هەڵنەگر نییە. چینی کرێکار دەتوانێت دەسەڵاتی خۆی جایگوزینی دەسەڵاتی سەرمایەداری بکات، بەڵام لە هەمان کاتدا لەسەر بەئێستا ئەو خاڵە لاوازانەی یا ئەو ئەگەر و مەگەرانەی کە ئەو کات لە ڕەچاوکردنی هەندێک تاکتیک و سیاسەتی کردداری کە لەو کاتدا بە شێوەی بە شەرایط بە پێویست جیرانە بەر و
لە نهایەتدا شاید خاڵی نیگەتیڤیان لێکەوتەوە لەوانە دەرز وەربگرین لەوەی کا بێستا لە ناو حیزبێکدا ئازادی بوونی بیرروڕای جیاواز چەندە پێویستە، دەرز وەربگرین لەوەی کە لە ناو کۆمەلگایەکدا پەرەپێدان و شۆڕکردنەوەی دێموکراسی لە ناو کۆمەلگادا و جێگیرکردنی دێموکراسیی واقعی چ لەباری ئابووری و چ لەباری ژیانی کۆمەڵایەتی و ئازادی بەیان و زۆر شتی دیکەدا چەندە پێویستەوە دەبێت چی بکرێت بۆ ئەوە چی بکرێت بۆ ئەوەی کە بتوانرێت سیاسەتی ئابووریەکی بەسدا سۆسیالیستی دێموکرات و لە هەمان کاتدا جواب دەرەوەی پێداویستەکانی ژیانی سەردەمی خەڵک بێت، چی بکەین بۆ ئەوەی کە دەسەڵاتی حیزب نەبێتە دەسەڵاتێکی بەئیستا لایەزار بەسەر کۆمەڵگەدا بەسەر چارەنووسی کۆمەڵگادا، بەڵکە ئەو دەسەڵاتە شۆڕ بکەینەوە دابەش بکرێت بەسەر بەئیستا ئەو پێکهاتەکانی کۆمەلگا وەکو شوڕاکان وەک سەندیکاکان ئیتحادیەکان ناوەندە مەدەنیەکان چین و توێژە مەدەنیەکانی کۆمەلگا و حیزب ئامرازێک بێت بۆ هیدایەت و ڕێبەریکردنی بێستا ئەو ئاراستەیە ئەو حرەکەتانە لەباری سیاسیەوە و زۆر شتی دیکە و لە هەمان حاڵدا بێستا ئەو خاڵانەی کە لەو کاتدا ڕەچاوکەیان وەکو حەقی بێستا ڕێی پێدانی ڕێی بە ژنان بەستا ئازادی بۆ ژنان بەرابەری ژن و پیا و دابینکردنی بیمەی کۆمەڵایەتی بێستا کەمکردنەوەی سەعاتکار کرێ و کاتانەدا کاری بۆ کرا و تەسویب بوو یان بێستا وڵامی پێدراوە لە ژێرزەخت و زۆر و هەژمۆنی ئەو شۆڕشەدا ئەوانە خۆ ئەو خاڵانن کە دەبێت لە ئەولەویەتی ویست و ئامانج و بێستا ئەمەلکردی ئێمە داهاتووە شۆڕشی داهاتووی کە من هیوادارم شۆڕشی داهاتووی ئێران لەژێر هەژمۆنی بێستا ڕەوتێکی سۆسیالیستی چەپ و ڕادیکاڵدا و لە عینی حاڵدا کرێکاریدا بەرەو پێش بچێت بە سەرکەوتن بگاوە لە ناو خۆیدا و لە کاتڵی خۆیدا ئەوانەی کە باسمان کردن لە ئەمەلدا و بەکردەوە جێگیریان بکا ڕەچاویان بکاوە بۆ جارێکی دیکە شاهێدی ئەوە بین کە ئیرادەی کۆمونیستەکان ئیرادەی چین و توێژی کرێکار و زەحمەتکێش دەتوانێت ئەو دنیایی کە سیستمی سەرمایه‌داری یا ئەو سەرنوشت و ژیانی کە سیستمی سەرمایه‌داری بەسەر خەڵکی دنیایدا سەپاندووە بەسەر دنیای ئەو ڕێدا سەپاندووە شیاوی ئاڵوگۆڕەوە دنیایشی دیکەی جیاواز لەوە کە شیاوی ژیانیشی ئینسانی بێت ممکنە و ئەوەش بێگومان بە ئیرادە و فیداکاری و بەخاوەن بڕوابوون بە لێبراوی و بە ئیرادێکی پتەوە دەکرێت کە هیوادارم شاهدی ئەو ڕۆژە بین و سەرکەوتنە عەزیمە بین لە ئێران لە داهاتوویشی نەچەندان دوور. زۆر سپاس هاوڕێکەریم. وەک دوایین پرسیار بەڵام زۆر بە کورتیە گەر بکرێت وەک دوایین پرسیاری بەرنامەکەمان ئایا دەتوانین بڵێن شۆڕشی ئۆکتۆبری ڕووسیا هەمیشە وەک ئیلهام بەخشی خەباتی داهاتووی چینی کرێکار دەمێنێتەوە؟ بێگومان ئەگەر زۆر بە کورتی بڵام بێگومان دەمێنێتەوە. هۆکارەکانی من بەشیشی زۆری باس کرد، وتمان یەکێک لەو هۆکارانە ئەوەیە کە شۆڕشی ئۆکتۆبر سەلمان دیکە چینی کرێکار دەتوانێت دەسەڵات دەستەوە بگرێت، دەتوانێت ببێتە ئالتەرناتیڤی سیستمی کاپیتالیستی لە دنیادا یان لە وڵاتەکاندا، دەتوانێت بەئیستا ئەو جریانە چەپ و کۆمونیستانەی کە لە ئاستی دنیادا ئەو بزوتەوە کرێکارێنەی کە لە ئاستی دنیادان هەروەکو ئەو کات لە یەکێک لە ئەولوێتەکان و ئامانجەکانی حیزبی بۆلشەویک بە ڕێبەری لەنین بوون وەکو پشتیوانیکردنیان حمایەتکردنیان بەهێزکردنیان بۆ ئەوەی کە ئەوە ببێتە هەژمونیشی جیهانی، بۆ ئەوەی کە ببێتە ئیتحادێکی بەئیستا سەرتاسەری چینی کرێکار لە دنیادا و کۆتایی بەدەسەڵاتی ڕەشی سیستمی کاپیتالیستی سەرمایه‌داری بێنێت. هەر ئێستاش ئەوە بۆ ئێمە دەتوانێت وورە بەخش بێت. شۆڕش سەلماندی کە ئەوە عەمەلیە، بەڵام لە عینی حاڵدا خۆ ئیرادەی دەبێت هەروەکو پێشتر باسمان کرد لێبڕاوی دەبێت و یەکگرتووی ئەو لە هەموو مهمتر یەکگرتووی چینی کرێکار و هیدایەتی دروست و مەسئولانە و دڵسۆزانەی حیزبێک کە حیزبی واقعی چینی کرێکار و زەحمەتکێش بێت، چینیشی حیزبێکی چەپ و سۆسیالیستی و کۆمۆنیست کە دەتوانێت بێستا لەژێر ئیلهام وەرگرتن و کاریگەریەکانی بە ئەزمە وەرگرتن لە خاڵە نێگەتیڤ و پۆزیتیڤەکانی ئەو شۆڕشە و پێش ئەوە شۆڕشی تەنانەت بێستا
فەرانسەش شۆڕشی کەبیری فەرانسەش ئەوانە نمونەهایەکن کە دەتوانن دەرسی گەورەیان لێوەربگیرەوە ئەلهام بەخش بن بۆ هەموو بزوتنەوەیشی ئازادی خوازانە لە سەراسەری دنیادا و لە تەنانەت بزوتنەوەی ئێستای ژەنجیان ئازادی لە ئێراندا کە بە زۆری ئێستا هەژمونێکی چەپ و ئازادی خوازان و ڕادیکاڵی بەسەردەزا. زۆر سپاس بە بەڕێستان هاوڕێ کەریمی ئەمانی ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە. زۆر سپاس کە بەشدار بوون لە بەرنامەیان ڕۆماندا. زۆر سپاس بۆ ئێوە و زۆر سپاس بۆ بینەرانی ئازیز و سپاس بۆ وەختێک کە داتان. سپاس و کاتێکی خۆش. زۆر سپاس بۆ ئێوەی بینەری خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵەش کە تا بە ئێستا بینەری بەرنامەی تایبەتی ئەمڕۆکەمان بوون. تا دیدارێکی تر ژیانێکی پڕ لە کامەرانیتان باوەتە خوازم.